لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحام لواني سطودا لوان كان تفسير القرآن بيروز بيم وخدمتان وبس رضامندي خواهي جوري وهيوادان ايوه ازي سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فاذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون. بەڵە خۆشەویستان لەوانەی ڕابردوو لە خزمەت ئەوەتە دابووین بەشی یەکەممان لێباس کرد فەذکورونی ئەذکورکم لە مقابل ئەو هەموو ناز و نعمەتەی کە لەگەڵی کردینە و بە تایبەتی ناردنی پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام بەو قورئان و سوننەی کەوا لە بۆی هیناینە لە ڕێگای بابنەی لەلایەن خوای گەورە سوبحانەه وتەعالا. خوای گەورە دەفەرمی یادم بکەن تاوەکو یادتان بکەم وەشکورولی وەلا تەکفوڕون. تەی شکرانە بژێری من بکەن کوفری پێ مەکەن بەو ناز و نعمەتانە. دیارە وەشکورولی شکر دیارە لەسەر ئەو ناز و نعمەتەی کە خوای گەورە پێی بەخشینە و بە تایبەتی لەسەر نادنی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوا فعلا لە ئاەتەکەی پێشترێ باسی کرایە. دیارە وەکو لە سوورەت ئیبراهیمش خوای گەورە سوبحانه وتعالا دەفەرمێ ئەلەم تەڕ إلى الذين بدلوا نعمة الله كفرا وأحلوا قومهم دار البوار. نابین ئەو کەسانی کەوا نعمەتی خوای گەورەیان گۆڕیەوە بە کوفر، یعنی لە زیاتیەوەی کەوا شکرانە بەرامبەر بە ناز و نعمەتەکانم بکەن کوفریان پێکرد کە وەکو زانان دەفەرمون واتە نعمەتی خوای گەورە هاتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم. لە زیاتیەوەی شکرانەی ئەو نعمەتە بکەن و ئیمانی پێبین و ئیتیباعی بکەن چون کوفریان پێکرد والعیاذ بالله. ئیتر لێرش دەفەرمون وەشکوروا لی کەواتە بەرامبەر بە هەموو ناز و نعمەتەکان بە تایبەتی بەرامبەر بە ناردنی پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام وەشکوروا لی شکرانە بکەن. ئەو زار دەفەرمی وەشکوروا لی لێرەدا وەکو زانان دەفەرمون وەشکوروا لی لیەکە بە معنای ئیخلاص دێ واتە خالصا لله ئەو شکرەی بکەن بە ئیخلاسەوە هەموو عیبادەتەکان بە تایبەتیش لێرە شکری خوای گەورە بکەن بە ئیخلاسەوە وەشکوروا لی ولا تەکفوڕون کوفر مەکەن. دیارە شکر و کوفر لێرەدا مقابل بە یەکن. شکر ئەوەیەکەوە ئەو ناز و نعمەتەی کە خوای گەورە پێی بەخشی ئەتوو پێی بزانی کە بە سێ بەشیش باز دەکرێت شکرکردن بە دڵ و هەروە بە زمان و هەروە بەکردەوە بەڵام کوفر عەکسی ویە بەرامبەر بە نعمەتەکانی خوای گەورە شکر نەکەی کوفری پێ دەکەی جوحودی دەکەی ئینکاری دەکەی. ئیتر وەکو معلومەکەوە لە سوورەتی ئەلفاتیحەش لە سەرەتادا باسمان کرد شکر هەیە و حەمد هەیە هەردووشی مەطلوبە لە بۆ خوای گەورە سوبحانەه وتەعالا. ئیتر شکرکردنی خوای گەورە وەکو گوتمان بە دڵە پێ بزانی ئەو ناز و نعمەت لە دڵ و دەروونەوە پێ بزانی دڵت پڕبی لە شکرکردنی خوای گەورە بە زمانەوە ئیعتراف بکەی و ئەما بنعمەتی ڕەبیکە فەحەدیث باز لەو ناز و نعمەتانە بکەی لەسەرت بەدیار بکەی بە کار و کردەوەکان ئیعمەلوا ئالە داوودە شوکرا کەواتە شکرانە بکەن بەکردەوە کەواتە هەر ناز و نعمەتێکە لەلایەن خوای گەورەوە دێ سوبحانەه وتەعالا بە دڵەوە هەستی پێ بکەی و پڕ بە دڵ سوپاسی خوای گەورە بکەی بە زمان ئیعتراف پێ بکەی و هەروە ئەو ناز و نعمەتە شکرانە بژێری عەمەلێەوەیەکەوە لە تاعەتی وی سەرفی بکەیەوە جا هەر شتێک بی. ئیتر ئیمان هینانیش بە پێغەمبەر بە هەمان شێوە ئەو ناز و نعمەتە ئەوەیەکەوە ئیتیباعی بکەی شکرانەی عەمەلی پێغەمبەر صلی الله علیه وسلم واتە بەرامبەر بە ناردنی ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام پڕ بە دڵ ئیعتراف بە ناز و نعمەتی خوای گەورە بکەی بە زمان باسی بکەی کە چ ناز و نعمەتێکە لێو ناردنە بە عەمەلی شکرانە بکەی لەسەر هاتنی ئەو پێغەمبەرە بۆیکەوە ئیتیباعی بکەی جۆڕایلی فەرمانەکانی بکەی خۆشت بوێ لە خۆت زیاتر لە ماڵ و منداڵت و لە هەموو دنیا زیاتر لە دوای خوای گەورە لە دوای خوای گەورە سوبحانەه وتەعالا لە پێناوی خوای گەورە سوبحانەه وتەعالا ڕەسوول اللهت خۆش بوێ لە هەموو شتێک خۆشتر بوێ ئەوە ئیمانە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە شکرانەکردنی ئەو ناز و نعمەتەیەکەوە بریتە لە هاتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئیتر گوتمان ئەوە شکرە بەرامبەر بە ئەو نعمەتێک کە ناردیتی حەمد هەیە
حەمد ئەوەیە لەو لانەی تەنها بە زمانە یاواتە فەرقی بینی شکر و حەمد ئەوەیە کەوا شکر بە دڵ بە زمان بە عەمەل ئەویان تەنها بە زمانە بەڵام لەلایەکی دیکە حەمد فراوانترە لە شکر بۆی کەوا حەمدی خوای گەورە دەکرێت سوبحانەوە وتعالە لەسەر ئەو ناز و نیعمەتانی کە پێی دای و ئەوەی پێشی نەدای هەر فی ذاتیه خوای گەورە سوبحانەوە وتعالە یحمد خوای گەورە بە حکمێک کەوا خاوەنی ئەسما و صفاتی کەمالە خوای گەورە حەمدی دەکرێت کەواتە لەو لایەنەی حەمد فراوانتر لە شکر بەڵام شکر تەنها لەسەر ئەو ناز و نیعمەتانەی کەوا پێت گەیشتیە واشکروا لی ولا تکفرون کوفر بە ناز و نیعمەتەکانم مەکەن کەواتە بەرامبەر بە ناردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم شکر بکەن بەو شێوەیە کە باسمان کرد کوفری پێ مەکەن کەواتە پێزانینی نیعمەتی خوای گەورە ئەوەیە کە لە خلالی ئەو نیعمەتە تاعەتی خوای گەورە بکەیت بەڵام ئەگەر بێت و لە خلالی ئەو نیعمەتە بە پێچەوانەوە عیسیانی خوای گەورە پێ بکەیت بیکە یارمەتی دەرێک لەوەی کەوا سەرپێچی فەرمانەکانی خوای گەورە پێ بکەیت ئەوە دەبێتە کوفران و نیعمە کەواتە ئەو تەمەنی کە خوای گەورە پێی بەخشی ئەو تەمەنە ئەو سیحەت خۆشیە کە خوای گەورە پێی بەخشی ئەو عەقڵی کە خوای گەورە پێی بەخشی ئەوە پێویستی بە شکرانە هەیە لە دڵ و لە زمان بە زمان و هەروە بە عەمەلیش کە لە تاعەتی خوای گەورە سەرفی بکەیت ئەدی ئەگەر لە غەیری تاعەتی خوای گەورە سەرفت کرد ئەدی ئەگەر لە عیسیان واتە کردە یارمەتی دەرێک لە بۆی سەرپێچی فەرمانەکانی خوای گەورە پێ بکەیت والعیاذ بالله ئەوە کوفری نیعمەتە کەواتە بەرامبەر بە پێغەمبەری صلی الله علیه و سلم کوفر مەکەن بەرامبەر بەو نیعمەتە گەورەیە شکر بکەن شکری خوای گەورە بکەن بە ناردنی ئەو پێغەمبەر عەلەیهی السەلام والسەلام بۆی کەوا ئیتیباعی بکەن بەڵام ئەگەر کەسێک ئیتیباعی ئەو پێغەمبەر نەکات صلی الله علیه و سلم ئیمانی پێنەینی ئەوە کوفر کردنە بەو نیعمەتە گەورەی کە خوای گەورە ناردیتی ئەوجا لە دوایەوە دەفەرمی يا أيها الذين آمنوا استعينوا بالصبر والصلاح إن الله مع الصابرين بەڵێ ئەوجا وەکو زانان دەفەرمون داوای لێکردن ذیکری خوای گەورە بکەین لە ضمنی ذیکری خوای گەورە بە تایبەتی شکر لە پاشی شکری سەبر لەبەرەوەی دین بریتێ لە سەبر و لە شکر ئینسان یان ژیانی ئینسانیش لە بینی ئەو دوو حاڵەتەیە یان لە موسیبەتێک و لە مەشەقەت و لە ئیمتحان و ئیبتلایەکدا پێویستی بە سەبرە یان لە ناز و نیعمەتێکدا پێویستی بە شکرە لێیە لێرە کە باس شکرێک ئەوجا باس لە سەبر دەکا یا ئەیها الذین ئامنوا کاتێکەوە خوای گەورە بەو نیدا خۆشەویستە بانگمان دەکا ئەی کۆمەڵی باوەڕداران هەر یەک لە ئێمە مەشمولین بەو خیتابە لەلایەن پەروەردگارمان یا ئەیها الذین ئامنوا ئەی کۆمەڵی بڕواداران کەواتە پێویستە کاتێکەوە لێرە و لە هەر جێگاش کە لە قورئانی پیرۆز جۆر لەو نیدای خوای گەورە سوبحانەوە وتعالە وەکو ئیبن مەسعود دەفەرمی خوای لێ ڕازی بێ فەرعیها سەمعەک چاک جۆی لێ ڕابگرە لەبەرەوەی یانەوە تا خەیرێکە فەرمانت پێ دەکا یانەوە تا شەڕێکە خوای گەورە داوا دەکا خۆتی لێ بپارێزی کەواتە بە تەئکید زۆر گرنگە ئەو خیتابە و هەروەها کاتێک کە دەفەرمی یا ئەیها الذین ئامنوا لە دوای وی هەر فەرمانێک دێ کەواتە جێبەجێکردنی ئەو فەرمانە لە ضمنی ئەو ئیمانەیە کەواتە ئەگەر ئەتوو ئیمانداری پێویستە لە دوای چ تەکلیفێک دێ لە قەدەر ئیمانەکەت پێویستە جێبەجێی بکەی کەواتە هەر تەقسیریەک لەو تەکلیفەی کە لە دوای یا ئەیها الذین ئامنوا دێت بەڵگەیە لەسەر نوقسانی ئیمانت خوا پەنامەندە يا أيها الذين آمنوا استعينوا بالصبر والصلاة أو آتديار كان بيشتريج لسياقي كان كباز لبني إسرائيل دكا تليرج دالسان تأكيد لسر دكاته زور قرنجة إما زور محتاجين بخواي جور سبحانه وتعالى زور محتاجين بخواي جور سبحانه وتعالى تا وكو بتوانين خواي لخم الرازي بكينو بهشتي بانو برين بدز بينينو لو جيانج دم بختوري بجيين بيسمان برب العالمين إتر بتشيويك إما بتوانين تەکلیفەکان و ئیش و کارەکانی دنیا و قیامەتمان ئەدا بکەین پێویستمان بەو دووشتە هەیە داوای یارمەتی لە خوای گەورە بکەین بە دووشت لە بۆی کەوا کاروبارەکانمان سەهل لە بۆ دنیا و قیامەت ئیستەعینوا سینەکە سینی تەلەبە کەواتە داوای یارمەتی لە ڕەب العالەمین بکەن بەو دووشتە بالصەبر والصەلا بە سەبر و ئارامگرتن و هەروە بە نوێژکردن بە سەبر و ئارامگرتن بە نوێژکردن ئەو دوەیەکەوە کاروبار لۆ سەهل دەکا ئەو دوەیە کە کاروبارەکانی دنیا و قیامەتت لۆ سەهل دەکا ئیستەعینوا داوای یارمەتی لە خوای گەورە بکەن بالصەبر والصەلا سەبرگرتن وەکو باسمان کردێ کەوا فعلا سەبرگرتن لەسەر ئەنجامدانی تاعەتەکانی خوای گەورە کەوا بەرزترین پلەی سەبرە پاشان سەبرگرتن لەسەر خۆپاراستن لە گوناه و تاوانەکان کە لە دوای دێ
ئەوجا سەبرگرتن لەسەر هەموو ئەو تاقیکردنەوە ئیبتلاءاتانەی کەوا بەسەرت دێ لەلایەن خوای گەورە سوبحانەهو وتەعالا وەکو معلومیشە کەوا لەقەدەر سەبرگرتن لەسەر تاعەتی خوای گەورە ئەوە خوای گەورە ئەو توانایەت پێ دەبەخشی کەوا سەبرت هەبی بەرامبەر بە ئەنجام نەدانی مەعسیەت کەواتە ئەگەر خۆت دیت زەعیفی بەرامبەر بە مەعسیەتێک بگەڕێەوە تاعەت و عیبادەت زیاد بکە سەبر لەسەر مەشەقەتی تاعەت بگرێت کە لەسەر نەفس و دڵ و دەروون قورسە لە سەرەتادا هەتا وەکو پاشان هەر بەخۆی هەموو تاعەت و عیبادەتێک وەکو تاقیکردنەوەی ئیبتلایەک مەشەقەتێکی تێدایە ئەگەر سەبرت گر لەسەر سەرەتای مەشەقەتەکەی وای لێدە ئەوجە لاز و بابرێن وەکو لەزەتی لێ دەبینی لەزەتی لێ دەبینی کەواتە سەبر بگرە لەسەر ئەنجامدانی تاعەت تاوەکو خوای گەورە توانات پێ بەخشی کەوا سەبر بگری لەسەر ئەنجام نەدانی مەعسیەت ئیتر لەقەدەر سەبرگرتن لەسەر تاعەت سابر دەبی لەسەر ئەنجام نەدانی مەعسیەت لەقەدەر ئەو دوو سەبرەشت کە هەیە ئەوجا سەبرت دەبی لە کاتی ئیبتلا و موسیبەت خوا پەناماندا صبر الدبي لكاتي ابتلاء ومصيبة يا أيها الذين آمنوا استعينوا بالصبر والصلاة وهروا داويا المتي لخواي قوربكن بالصبر وبنويش نويج زور مهمة قورترين ركن لأركان كان إسلام لدواي شهادتين نويجة لدواي نويج لدواي ركن قورترين ركن لأركان كان إسلام لدواي شهادتين كوا قورترين شتا نويجة كان زور مهمة لو إنساني مسلمان لهمو شتەکانی دی لە هەموو عیباداتەکانی کیان مەجاری تێدایە ئەگەر نەخۆش بی با بە ڕۆژی نەبی با دواتر بیگریتەوە ئەگەر نا با کەفارەت بدا ئەگەر توانای نییە حەز بکە با حەج نەکا لەسەری نییە ئەگەر ماڵێکی زۆر نییە کەوا نیسابی هەبیتن زەکاتی لەسەر نییە بەڵام مەسەلەی نوێژ هەتا ڕوح لە لاشەتە دەبی نوێژ بکەی هیچ مەجاری تێدا نییە ئاویش نییە پێویستە تەیەموم بکەی ناتوانین لە پێوە ڕابوس پێویستە لە دانیشتن بیکەی لە دانیشتن پێت ناکرێت پێویستە لەسەر لاتەنیش بیکەی کەواتە هەتا ڕوح لە لاشەتە و ئاگاد لە خۆیە هەتا ئاگاد لە خۆی مێشکرد لەسەر خۆتە و عەقل لەسەر خۆتە و ئیرادەت مایە پێویستە نوێژ بکەیت وەرە زۆر مهمە لۆی خوای گەورە ڕۆژە 5 نوێژی لەسەر ما فەرز کرێ مقابل بە 50 نوێژ کەوا وەکو شەرەف و گەورەیەک لە بۆ پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کاتێک کەوا خوای گەورە لە ئیسراء لە سەفەری میعراج لەسەری فەرز کرد کەوا هەموو فەرمانەکانی دیکە لەسەر زەوی لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بۆ ئومەتەکەی فەرز کرایە لە ڕێگای جبریل و عەلەیهی سڵاو وسلام بەڵام نوێژ لەبەر گەورەیەکەی لە ئاسمانەکاندا مباشرەتەن خوای گەورە بەبێ واستەی جبریل بە پێغەمبەری ڕاگەیاندی عەلەیهی سڵاو وسلام کاتەوە گەورەی نوێژ بە دیار دەخ کە چەندە محتاجین ئێمە بە نوێژ کاتێک کە خوای گەورە ئەوی لەسەرمان فەرز کردیە لەبەرەوە ئێمە زۆر محتاجین بەو نوێژە خوای گەورە پێویست بە ئێمە پێویستمان پێ هەیە ئێمە پێویستمان بەوەیە کەوا بەلای کەمی ڕۆژە 5 جاران خطاب لەگەڵ خوای گەورە بکەین سبحانه وتعالى إياك نعبد وإياك نستعين احتیاجی خۆمان لەو دەرببڕین اهدنا الصراط المستقيم ئێمە گومڕا دەبین ئەگەر خوای گەورە هیدایەتمان نەدا ئێمە محتاجین بۆی کەوا سەر لە سوزدەدا بنین تاوەکو داواکاریەکانمان لە بۆ خوای گەورە باز بکەین خوای گەورەش یارمەتیمان بدە سبحانه وتعالى استعینوا بالصبر والصلاة کەواتە زۆر مهمە لە هەموو کاتێک و بە تایبەتیش لە بۆ ئەنجامدان هەر کارێکی قورس پێویستت بە نوێژە کەواتە تاوەکو ژیانت تەنظیم بی تاوەکو ئوموری ژیانت سەهل بی پێویستت بە نوێژە هەر وەکو پێویستت بە سەبرە ئەوجا دەفەرمی إن الله مع الصابرين ئەگەر واتان کرد ئەوە بە تەئکید خوای گەورە لەگەڵ کەسانێکی ئارامگرە مع الصابرين دیارە نوێژیش لە زمنی سەبرە بەڵام لەبەر ئەهمیەتەکەی خوای گەورە سوبحانه وتعالى بە تەنهای باس کردیە ئەویش پێویستی بە سەبرە ئیتر خوای گەورە لەگەڵ کەسانێکی ئارامگرە معیەتی خوای گەورە معیەتی تەوفیق و نەسر و تەئییدە معیەتە عامەکەی ئەوەی کەوا خوای گەورە لەگەڵ هەموو کەسێکە وهو معكم أينما كنتم بعلمی بە قودرەتی بە توانا و بە دەسەڵاتی لە کاتێکدا کەوا ئیستیوای کردە لە سەرووی 7 ئاسمان لەسەر عەرشی خۆی ئیستیواءن یەلیق بذاته ئەوجا لەگەڵ بەندەکانیتی بعلمی بە قودرەتی بەدەسەڵاتی ئەو لەگەڵ هەمووان بە مسلمان بە کافرەوە لەگەڵ ئیماندارانیش و بە تایبەتی لەگەڵ صابرین محسنین متقین وەکو القورآن پیرۆزاتەیە لەگەڵ یانە بە تەئیید و بە تەوفیق و بە نەسرەت لە خوای گەورە دەپاڕین لەو کەسانە بین کەوە خوای گەورە لەگەڵمان بی ئەو صابرە بین ئەو محسنە بین ئەو متقیە بین ئەو ئیماندارە بین کە خوای گەورە بە تەئیید و بە نەسر و بە تەوفیق لەگەڵمانە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على
لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.